ئەمڕۆ ئەوانن سبەینی ئەمەین چونکە داعش مەترسێکی گەورەی لەسەر ئێمە. سڵاو لێبێ هاتووی بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژاوا پەیامە چییەتەوە؟ سڵاوتان لەبێ بەخێران سەر چاو. بەڵێ بەتەکید ئێمە هەمومان ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژاوا و نەک ئەوان ینی هەر کوردەی لە هەر پارچەیەکی کوردستان پێویستی بە ئێمە ئامادەین کۆبینە و پشتیوانیان بکەین. پەیامی من ئەمڕۆ لێرە ئەوەیە کە خەڵک هەموو هەڵوێستی هەبێت، ینی ئەوە بچووکترین شتە ئێمە بتوانین بۆ خەڵکانی خۆمانی بکەین. ینی ژنەکانی ئێمە ئەکوژرێن، شەرەفی ئێمە لەژێر مەترسیایە. ئەنی خەڵک با بیر لەوە بکاتەوە کە ئەمڕۆ ئەوانن سبەینی ئەمەین چونکە داعش مەترسێکی گەورەی لەسەر ئێمە. پاشا ئامادەی چەک لە شانکەیت و بچیتە ڕۆژ ئاو بەرگری لە خاکەی؟ ڕاستەکەی من خۆم لە ئێستا خوێندکارم، ئەو هەستە لە ناو ناخی هەموو ژنێکی کووردا هەیە کە بیەوە بەرگری بکە لە ئێستەیە. ئەوەی تۆزێک هەستی کوردایەتی هەبێ و بەڕاستی کوردایەتی خۆی شەرەفە، هەر کەسێک ئەو شەرەفی هەبێ و یەک زەڕە ئەخلاق لە دڵیا بێت و لە بوونێتیا بێ، بەتەکید ئەو هەستەی هەیە و بەرگری بکە. ئێمە ئەگەر لێرە و پێویستکە بەرگری ئەکەین و بەڵام من ئێستا لە خۆم لە ئێستا خوێندکارم، یانی ناتوانم بچم بۆ ئەوێ بەڕاستی.